بینەرانی بەڕێزم کاتە و هەموو کاتێکتان باش. ئەمڕۆ ئاها پەیوینێکی زۆر تایبەتمان هەیە لەگەڵ زۆر بەڕێز دەیڤید هەنت، کۆنسولی گشتی شانشینی یەکگرتوو لە هەرێمی کوردستان. Your Excellency, thank you. بەڕێز جەنابی کۆنسۆڵ زۆر بەخێر هاتی و مای شانازێکی گەورەیە میوانی کوردستان 24 و دەمانەوێ بەخێر هاتنت بکەین وەکو کۆنسولی نوێی گشتی بریتانیا لە کوردستان و هیوای سەرکەوتنت بۆ دەخوازین. جەنابی کۆنسۆڵ دەمەوێ بەم پرسیارە دەست بە گفتوگۆکەمان بکەین. کورد خۆیان بە هاوپەیمانێکی نزیکی شانشینی یەکگرتوو دادەنێن. لەسەرم بنەمایە چۆن دەڕوانیتە دوایین سەردانی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ لەندەن. ئاخۆ کورد چه پێگەیەکی لە استراتیژی درێژخایەنی سیاسەتی دەرەوەی بریتانیا هەیە؟ زۆر سپاس. سەرەتا دەمێ بڵێم مای خۆشحاڵێکی گەورەی بۆ من کە لە کوردستان و وەکو دیبلۆماتێک گەرمترین پێشوازی لە ژیانی دیبلۆماسیمدا لە کوردستان لێم کراوە و ئەوەش بۆ من شانازێکی گەورەیە. سەردانی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ شانشینی یەکگرتوو سەردانێکی نایابوو و سەرکەوتوو بوو. بەڕێزیان لەگەڵ سەرۆکوەزیرانی بەریتانیا و وەزیری بەرگری و وەزیری دەرەوە بەڕێز زەهاوی وەزیری نوێی پەروەردە کە لە مناڕەتدا خەڵکی ئەم ناوچەیە دیداریان کرد. ئامانجی سەرەکی دیدارەکە بریتی بوو لە دڵنیاکردنەوەی دۆستەکەمان لە هەرێمی کوردستان کەوا ئێمە پابەندین بە دۆستایەتی و هاوپەیمانێتی لەگەڵ کوردستان بۆ ماوەیەکی درێژخایەن. پەیوەندی مێژووی و زۆر نزیک لە نێوان شانشینی یەکگرتووی بەریتانیا و کوردستاندا هەیە و ئێمەش بۆ بتەوکردنیەوە پەیوەندیە لێرەی. باشە، بە بۆنەی تێپەڕبوونی 30 ساڵ بەسەر بڕیاری ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی بۆ دروستکردنی نوای ئارام بۆ کوردستان، ڕێزدار مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان گوتی شانشینی یەکگرتووی بریتانیا هاوڕێکی مێژوویی و بەهاداری کوردستانە و دەخوازن کە زیاتر فەرە بە پەیوەندی نێوانیان بدەن. چۆن دەڕوانیتە ئەم گوتەیە ڕێزدار سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان؟ کوتارێکی زۆر ئەرێنیە و دەمێ بڵێ من وەکو کۆنسوڵی گشتی بەریتانیا تۆمۆحێکی زۆر بەرزم هەیە لەوەی دەتوانین پێکەوە زۆر شت بەدەست بهێنین. دەتوانین پەیوەندیەکان بەرفراوانتر بکەین لە ڕێگەی دروستکردنی ژینگەیەکی باشتری بازرگانی، هێنانی و بەرهێنان و بزنسی زیاتری بەریتانیا بۆ هەرێمی کوردستان و لە بەرامبەردا پەرەپێدانی زیاتری بازرگانی لە کوردستانەوە بۆ شانشینی یەکگرتوو. پەیوەندیکی بەهێزی کللتوری و کۆمەڵاتی لە نێوان هەردوولادا هەیە. دەخوازین وەکو کۆنسۆڵخانەی بەریتانیا بەهێزتری بکەین. ڕەوەندی کوردی لە شانشینی یەکگرتووی بەریتانیا زۆر سەرکەوتن و دەخوازین هەموو دەرفەتانە بقۆزینەوە بۆی پەیوەندی نێوان هەردوولا زیاتر پێش بکەین. زۆر سپاس جەنابی کۆنسۆڵ. لە ڕاستیدا ئەوە پرسیارێکی دیکەی من بوو کە وەڵامت دایەوە. بەڕێستان دەزانن کەوا شانشینی یەکگرتووی بریتانیا ئەندامێکی سەرەکی هاوپەیمانی نێودەوڵەتیە لە شەڕی دژی داعش. پرسیاری من ئەوەیە چۆن ڕۆلی بەردەوامی بریتانیا هەڵدەسەنجێنی لە ڕاهێنان و پڕچەکردن و دروستکردنەوەی هێزەکانی پێشمەرگە. من خۆشحاڵم و پرسیارت کرد. هەردوێنێ سەرپەرشتی کۆبنەوەیەکم کرد لەگەڵ گروپی ڕاهێنەرانی نێودەوڵەتی 4 دەوڵەت کە هاوکاری ڕێخستنەوە و یەکگرتنەوەی هێزەکانی پێشمەرگە دەکەن. ئێمەم هاوکاری وەکو ئامانجێکی سەرەکی و هاو بەش تەماشا دەکەین بۆ هێزە قارەمانەکانی پێشمەرگە تاکو بتوانن لە داهاتوودا زۆرترین ڕۆڵیان هەبێت لە دابینکردنی ئاسایش و سەقامگیری لە کوردستان و عێراق. ئێمە لێرە تیمێکی بەرگریکاری گەورەمان هەیە کە هاوکاری پێشمەرگە دەکەن لە کۆمەڵێک بواری جیاوازدا. بەڕێز جەنابی کۆنسۆڵ، بەڕێزتان دەزانن کەوا هەرێمی کوردستان ئەزموونێکی بەهێزی پێکەوە ژیانی ئاشتیانەی هەیە لەگەڵ پێکاتە و ئاین و نەتەوە جیاوازەکان. بەڕێستان تێڕوانینتان بۆ ئەزمموی پێکەوە ژیان لە کوردستان چۆنە؟ پێم وایە زۆر گرنگە هەر کۆمەڵگەیەکی زیندوو پێشکەوت و گرنگی بە پرسی پێکەوە ژیان بدات. پێکەوە ژیان پرەنسیپێکی سەرەکیەکەوە دەکات هەمووان پێکەوە بژین. لای هەمووان ڕوونەکەوە ئێوە کۆمەڵگەیەکی فرەکەلتورتان هەیە و ئاین و گروپی جیاوازی تێدا دەژیت. ئەمەش دەستکەوتێکی گەورەیە و پێویستە پارێزگاری لێ بکرێت و ستایش بکرێت.
ئێمە دەزانین کەوا حکوومەتی هەرێم هەنگاوەکانی باڕاستی پاراستنی پێکەوە ژیانە لە هەرێمی کوردستان و ئێمەش لەم سۆنگەیەوە پرۆژەی چەند ملیۆن پاوەندمان تەرخان کردووە بۆ پاڵپشتیکردنی ئازادی ئاینی و ئیمان لە هەموو عێراق. بەڵام هەرێمی کوردستان نمونەی پێشکەوتووە کە دەتوانین بۆ هەموو عێراق سوودی لێ وەربگرین. باشە بەداخەوە دەبینین کولتوری پێکەوەژیان لە عێراق لاوازە. بەڵێ بۆ چوونی منەوەیەکەوە داهاتوی عێراق وابەستەیە بەم چرکە ساتە گرنگەوە کە ئێستا هەڵبژارنی پێشوەختە لە ڕێگەیە. ئەگەر بڕیار بێت لە عێراق کۆمەڵگەیەکی فراوانتر و پێشکەوتوتر دروست بکرێت و هەڵبژارنیش کلیلی دروستکردنی ئەو کۆمەڵگەیە بێت. کەواتە من هانی خەڵکی کوردستان دەدەم کەوا لەم هەڵبژارنەدا بەشداری فراوان بکەن. بەم شێوەیە عێراق دەتوانێت هەنگاو بەرەو پێشەوە بەهاوێژێت و کۆمەڵگەیەکی لێبوردەتر و پێشکەوتوتر دروست بکات. دەزانیت کە لە هەرێمی کوردستان لەم ڕۆوە دەتوانێت ڕۆڵێکی سەرەکی بگێڕێت. ئێمە تەماشای ئێوە دەکەین وەکو هاوبەشێکی نزیک تاکو و پێکەوە کار بکەین و کەلتوری لێبوردەی و پێکەوەژیان لە هەموو عێراق زیاتر گەشە پێ بدەین. بەڕێز جەنابی کۆنسۆڵ با بچینە سەرپرسی هەڵبژارنەکانی پەرلەمانی عێراق. شانشینی یەکگرتووی بریتانیا چۆن دەڕوانێتە هەڵبژاردننی پێشوەختی عێراق؟ پێتان وایە ئەم هەڵبژاردنە هەنگاوێک عێراق دەباتە پێشەوە بە ئاراستەی دیموکراسی ئەم هەڵبژاردنە چ گۆڕانکاریەک دەهێنێتە ئاراوە؟ سپاس. ئەمە چرکە ساتێکی گرنگە بۆ عێراق. ئێمە هانی هەموو هاونیشتیمانیانی عێراق و کوردستان دەدەینکەوە بەشداری بکەن. ئێمە دەمانەوێت هەڵبژارنێکی ئازاد و پاک و بێگەر بەڕێوە بچێت. هەر لەبەر ئەم ئامانجێ ئێمە لە نەتێگرتوەکان پارێکی زۆرمان بۆ چاودێریکردنی هەڵبژارنەکان سەرف کردووە تاکو دڵنیا بینەوە کە بە ئاراستەیەکی دروست چاودێری پرۆسەی هەڵبژارنەکان دەکەن. هەروەها پارەیەکی زۆرمان تەرخانکرۆ بۆ هاوکاری تەکنیکی کۆمسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژارنەکان تاکو دڵنیا ببنەوە لەوەی پرۆسەکە بە شەفافی بەڕێوە دەچێت. هەروەها ئێمە هیواخوازین هەڵبژارنێکی پاک و ئازاد و شەفاف بەڕێوە بچێت و داوا لە هەموو لایەنە بەشداربووەکانی هەڵبژاردن دەکەین لە ڕێگەی کردداری تونند و دیژانەوە بربەست لە بەردەم کۆمسیۆن دروست نەکەن کە کۆی ئەم پرۆسە گرنگە لە عێراق بشێوێنێت. سەر ڕایەمانەش ئێمە گەشتبین و پاڵپشتی کارین. بەڕێز جەنابی کۆنسۆڵ پرسیارێکی دیکە دەکەین و پاشان دەچینە شوێنێکی دیکە بۆ درێژەدان بە گفتوگۆکەمان و نامانەوێت زیاتر لەم گەرمایە ڕات بگرین. هەر سەبارەت بە هەڵبژاردنەکان زۆربەی پارتە سیاسیەکانی عێراق خاوەنی میلیشیا و هێزی چەکدارین. ئایا پێتان وایە ئەو لایەنانە بە دەرئەنجامی هەڵبژاردنەکان ڕازی دەبن؟ ئێمە داوایان لێ دەکەین بە دەرەنجامەکانی هەڵبژاردنێکی ئازاد و پاک و بێگەر ڕازی بن. زۆر ڕوونە پێویستە ژینگەیەک هەبێت بۆ خەڵک بە ئازادانە دەنگ بدەن. ئیدانی هەر کردەوەیکی تند و تیژانە دەکەین و هیواخوازین هێزەمنیەکانی عێراق دەنگ دەران بپارێزن تاکو و بەخواستی خۆیان نوێنەرانیان هەڵبژێرن بۆ پەرلەمانی داهاتووی عێراق. بەڕێز جەنابی کۆنسۆڵ وەکو بەڕێستان دەزانن بارودۆخی ئەمنی عێراق تاوەکو ئێستا ناجێگیرە. داعش سەرقاڵی خۆڕێخستنەوە و دووبارە سەرهەڵدانەوەیە لە هەندێک ناوچە و بۆتە هەڕەشەیەکی حەقیقی بۆ خەڵکی عێراق. بەڕێستان هەڕەشەکانی ڕۆژانەی داعش لە هەندێک ناوچەی عێراق چۆن دەبینن؟ مای نیگەرانیەکی گەورەیە. هەر لە بەرەم هۆکارەیەکەوە شانشینی یەکگرتووی بەریتانیا بەشێکە لە هاوپەیمانی نێودوڵەتی و لە نزیکەوە لەگەڵ هەرێمی کوردستان کار دەکات بۆ لە ناوبردننی هەڕەشەی داعش بە هاوکاری هێزە ئازاکانی پێشمەرگە. پێویستە دڵنیا بنەوەی پێکەوە کار دەکەین تاکو و بە تەواوی داعش لە ناو دەچێت. ئەمە ئامانجێکی درێژخایەنەوە بۆ بەدیهێنانی پێکەوە کار دەکەین. ئێمە بە دڵنیایەوە دەمێنینەوە و پێکەوە کار دەکەین تاکو و هەڕەشەکان لە سەر خەڵکی کوردستان و عێراق نەهێڵین. 5 ڕۆژ پێش ئێستا هێزە ئاسمانیەکانی هاوپەیمانان توانیان بەسەر کەوتووی هێرشێکی ئاسمانی بکەنە سەر هێزێکی داعش و لە ناویان ببن.
ئێمە لەگەڵ هێزە سەربازیەکانتان بەردەوام دەبین تاکو کۆتایی یەکجاری داعش بۆ ئەوەی خەڵکی هەرێمی کوردستان سەلامەت و لە هەرێمێکی سەقامگیر بژین. بەڕێز جەنابی کۆنسۆڵ چی دەڵێن دەربارەی هەماهەنگی نێوان هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراق بە تایبەت لە ناوچە جۆناکۆکەکان بریتانیا دەتوانێت چ ڕۆڵێک بژێڕێت لە دروستکردنی ئەم هەماهەنگیە؟ ئێمە زۆر بە ڕوونی ڕامانگەیاندووەکەوە هەماهەنگی ئەمنی نێوان بەغدا و هەولێر لە ناوچە جێناکۆکان یەکجار گرنگە. دروستکردنی لیوای هاوبەش لەو ناوچانە یەکجار گرنگە بۆ چارەسەرکردن و لە ناوبردنی هەڕەشەکان. ئێمە ئاگادارین سنتەری هەماهەنگی لە نێوان هەردوولادا دروستکراوە. چەندە زووترە و لیوا هاوبەشانە دروست بکرێن و دەست بەکار بنەوەندە باشترە لەم نێوەندەدا هەر هاوکارێک بێمە بکرێت ئامادە. بەڕێز جەنابی کۆنسۆڵ پرسیارێکی دیکە دەربارەی داهاتوی عێراق بەڕێزتان دەزانن کەوا لە عێراق ململانەیەکی مێژوویی تایفی ئاینی قوڵ هەیە لە نێوان پێکاتەکان. پێشبینی و تێڕوانینی ئێوە بۆ داهاتووی عێراق چۆنە؟ من پێشبینێکی ئەرێنیم بۆ داهاتوی عێراقەیە. لە ڕاستیدا من تەنها 3 هەفتەیە لێرەم، بەڵام من خەڵکێکی ئارام و نەرمونیان دەبینم. خەڵکانێک دەبینم کە دەتوانن پێکەوە هەڵبکەن و بژین. هەڵبژاردن چرکە ساتێکی گرنگە لە چوارچێوەیەکی دیموکراسی، چونکە دەتوانێت هاوکاری عێراق بکات بۆ ئەوەی ببێتە کۆمەڵگەیەکی زیاتر سەقامگیر و پێشکەوتوو. لە ژینگەیەکی سەقامگیردا خەڵک دەتوانن بە شێوەیەکی ئاشتیانە پێکەوە بژین. ئەمە پرۆسەیەکە و کاتی پێویستە. دووبارە بەخێر بیتەوە. پێشەوەی بچینە سەر پەیوەندیە کولتوری و کۆمەڵایەتیەکان دەمەوێت پرسیارێک بکەم دەربارەی ئامادەیی هێزە بیانیەکان لە عێراق و ئەگەری کشانەوەیان. ئەمە پرسیاری خەڵکی کوردستانە. ئایا ئێوە وەکو شانشینی یەکگرتووی بریتانیا بۆ پارێزگاریکردن لە خەڵکی کوردستان و ئەزمموی هەرێمی کوردستان لە کوردستان دەمێننەوە؟ چونکە ئەگەر ڕاستگۆ بم لەگەڵت خەڵکی کوردستان گومانیان هەیە لە کشانەوەی لە ناکاوی هێزە هاوپەیمانەکان لە عێراق. ئایا دەتوانی دڵنیایی بە خەڵک بدەیت کە دەمێننەوە؟ دەمێ بە شێوەیەکی ڕەها دڵنیاتان بکەمەوە کەوا بەریتانیا پابەندە بە هاوبەشی و هاوکاری ئەمنی بەردەوامی هەرێمی کوردستان. بەڵێ بە دڵنیای و لێرە دەمێنینەوە. ئێمە لێرین بۆ ئەوەی لەگەڵ ئێوە کار بکەین و سەقامگیری هەرێمی کوردستان بەیەسەر بکەین. ئێمە هاوڕین، ئێمە هاوبەشین، ئێمە لێرە دەمێنینەوە تاکۆ کاتی هەرێمی کوردستان دەخوازێت بمێنینەوە. زۆر باشە، زۆر سپاس. وەڵامێکی جوان بوو. هەمیشە پێشوازیتان لێ دەکەین. ئەوە وەڵامێکی گرنگ بوو. بەڕێز جەنابی کۆنسۆڵ باواز لە پرسیارە سیاسیەکان بێنین و بینە سەر پرسە کۆمەڵایەتی و کولتوریەکان. بەڕێستان وەکو کۆنسولی گشتی نوێی بریتانیا لە هەولێر دەستنیشان کراون. سروشتی هەرێمی کوردستان و هەولێر چۆن دەبینی؟ The nature of Kurdistan and especially the nature of Hawler. Well, look, I'm only 3 weeks into my posting. Yes. But I love what I've seen. من تەنها 3 هەفتەیە وەکو کۆنسۆڵ دەست بەکار بووم. بەڵام زۆر حەزم لەو شتانە بۆ تاکو ئێستا بینی و من چانسی ئەوم هەبوو سەردانی سلێمانی بکەم لە میانی ئەو سەفەرە 3 کات ژمێری سلێمانیدا. هەموو کاتەکە لە پەنجەری سیارەکەەوە تەماشای سروشتی جوانی کوردستانم دەکرد. کوردستان لە ڕووی گەشتیاریۆکێکە لە هەرێمە هەرە جوانەکان و ئەگەری پێشکەوتنی گەورەی لە بەردەمە. زۆر حەزم لە هەولێرە و شارێکی زیندوو زۆر هێمنە و زۆر خۆشحاڵم کە لێرم. ئەوەی پێویستە بیکەم ئەوەیە زیاتر بە کوردستاندا گەشت بکەم تاکو بە تەواوەتی ئاشنای شوێنەکان بم. تاوکو ئەو کاتەی لێرەم بە شوێنە جیاوازەکانی کوردستاندا دەگەڕێم تاکو زیاتر قۆڵ ببمە و ئاشنای ئەم هەرێمە ببم.
Your Excellency, I don't know. بەڕێز جەنابی کۆنسۆڵ نازانم تاوەکو کەی لێرە دەمێننەوە بەڵام پرسیاری منەوەیە ئایا هەوڵ دەدەی خۆت فێری زمانی کوردی بکەیت؟ Even it's not an excellent Kurdish, maybe a bit. I have already had. لە ڕاستیدا کۆرسێکی 15 کاتژبێری فێربوونی زمانی کوردی وەرگرتووە پێشەوەی بگەمە هەرێمی کوردستان. لێرە شوانەی زیاتری زمانی کوردی وەردەگرم دڵنیات دەکەمەوە کاتێک جاری داهاتوو یەکتر دەبینین زیاتر بە کوردی قسەت بۆ دەکەم و پێشکەوتنی زمانی کوردیەکەمت پیشان دەدەم. لە ڕاستیدا زمانی کوردی لە ڕێی ڕێزمانیەوە زمانێکی زۆر لۆژیکی و جوانە. هیچ هۆکارێک نییە کەوا بکات فێری نەبم. هیوای باختێکی باشم بۆ بخوازە. باشە بەدڵنیاییەوە بەختێکی باش جاری داهاتوو یەکترمان بینی ئەوە دیدارەکەمان بە کوردی ئەنجام دەدەین. باشە بەڕێز جەنابی کۆنسۆڵ با بچینە سەر ڕۆلی ئافرەتان لە کۆمەڵگا. بەڕێزتان دەزانن کەوا ئافرەتی کورد لە هەرێمی کوردستان لە ڕووی بەشداری سیاسی و بڕێوەبردن و کارکردن لە ڕێکخراوە نێو دەوڵەتیەکان و کەرتی تایبەت و بازرگانی بە بەراورد بە عێراق ڕۆڵێکی فراوان دەجێڕن. بەڕێزتان چۆن لە ڕۆلی ئافرەت لە کوردستان دەڕوانن؟ پێم وایە هاوسەنگێکی جێندەری نایابوو بەهێز لە هەرێمی کوردستان هەیە لە ڕووی بەڕێوەبردننی پۆستی باڵا. زۆر گرنگە بۆ هەر کۆمەڵگەیەکەوە هاوسەنگی جێندەری لە ئاستێکی باش ڕابگرێت و هەمەڕەنگ بێت. کۆمەڵێک نمونە و ڕاپرسی زۆری زانستی هەن کە بۆ نمونە جەخت دەکەنەوە سەر ئەوەی لە هەر ڕێکخراوێکدا هاوسەنگی جێندەری لە بەڕێوەبردن هەبێت ئەوە بڕیاری باشتر و گونجاوتر دەدەن. هەمە جۆری کەشێکی ئەرێنی نایە بۆ داهێنان دروست دەکات و کاری ڕێکخراوەیی بەهێز دەکات. بۆیە لە کوردستان نمونەیەکی ئەرێنی و جوانتان دروست کردو و هیوادارم لە بەریتانیاش نمونەی جوان بنیاد بنین. ئەم پرسانە پێویستی با پێکەوە کارکردنی زیاتر هەیە. ئێمە لەسەر ئاستی عێراق لەسەر پرسەکانی وەکو ئاشتی و دادپەروەری و ئاسایش و ڕۆڵی ئافرەت لە کۆمەڵگادا سپۆسەری چەندین پرۆژە دەکەین. ئەمەش بۆ دڵنیابوونەوە لەوەی شوێنێکی یەکسان و دەنگ و ڕەنگی یەکسان هەیە بۆ ئافرەتان. بۆ ئێمە پابەندین بە بەهێزکردنی ڕۆڵی ئافرەتان بۆ زیاتر بەهێزکردنی ئەم ئامانجە لەگەڵ هەرێمی کوردستان کار دەکەین. نایابە بەڕێستان حەستان بە چ شتێکی کولتور و کەلەپوری کوردیە. لێرەدا مەبەستم جلی کوردیە. ئێمە جل و بەرجی جیاوازی کوردیمان هەیە بۆ ئافرەتان و پیاوان کامیان زۆر جوانتر و سەرنج ڕاکێشترە جلکی پیاوان یان ئافرەتان. من دیبلۆماتکارم بۆیە وەڵامێکی ڕوونت نادەمەوە. بەڵام پێم وایە جلی کوردی جوانە. ڕۆژانە لە شوێنە جیاوازەکان خەڵک دەبینم جلی کوردیان پۆشیوە و زۆر جوان و گونجاو دەردەکەوێت و بۆ ژینگەی کوردستان. ئێمە لە کۆنسوڵخانەی گشتی بەریتانیا ڕۆژێکی تایبەتمان هەیە کە جلی کوردی دەپۆشین. بۆیە من جلی کوردیم بۆ دروستکراوە و دەیپۆشم. پاشان وێنەکانت بۆ دەنێرم و ڕوونتور بۆ چوونی خۆمت لە سەری پێدەڵێ. جەنابی کۆنسۆڵ با بینە سەر تامی خواردنی کوردەواری چه جۆرە خواردنێکە تاقی کردوتە و زیاتر حەزت بە کامیانە؟ لێرە زیاتر بەزبوونەوە قسە دەکەم چونکە لەوەتی گەیشتوم زۆر قۆزی کوردیم خواردووە. زۆر حەزم لە خواردنی کوردیە و یەکێک لە ئامانجەکانم تاقیکردنەوەی هەموو خواردنە کوردیەکانە. لەم ڕۆژانە نانی بەیانی کوردەواریمان خوارد کە زۆر خۆش بوو. پاشان وێنەکانم لە تویتەری خۆم بڵاو کردەوە. خواردنی بەیانیەکە زۆر بەچام بوو. زۆر حەزم لە دۆڵمە و کەبابە. دەزانم هەمەڕەنگیکی زۆر لە خواردنی کوردیدا هەیە و تاکو بتوانم هەوڵ دەدەم تامی هەموو خواردنێکی کوردی. کەواتە تۆ بەس حەزت لە کەباب و دۆڵمەیە؟ دۆڵمە کەباب شیرەمەنیەکان لە ڕاستیدا شتێک نەبووە لێرە خواردمێت و حەزم لێ نەکردبێت. من حەزم لە خواردنە و ئەو کەسانەی دەمناسن دەزانن من هیوایەتم خواردنە بۆیە زیاتر تاقی دەکەمەوە. بە بڕوای من خواردنیکی کوردی کەمێک قورسە بۆ گەدە و کۆ ئەندامی هەرس.
My stomach can bear the weight. گەدەی من توانای حەڵکردنی خواردنی قورسی هەیە. لە ڕاستیدا ئەم خواردنانەی تاکو ئێستا خواردو من زۆر تەندروست و بەتام بوون. ئەوەی زۆر حەزی لێ دەکەم خواردنێکە کە بە شەوق و زەوقەوە دروست کرابێت. باشە جەنابی کۆنسۆڵ دەمەوێ پرسیارێکت لێ بکەم و بۆ چوونی تایبەتی خۆتم پێ بڵیت چۆن لە داهاتووی کوردستان دەڕوانی. کوردستان پێشکەوتنی نابی بەدەستێناوە. خەڵکی زیرەک و بەتوانای هەیە. ئێوە خەڵکی گەنجتان هەیە کە خاوەن خەون و تمۆحی زۆرن کە دەیانەوێت لە ئاستی نێودەوڵەتیدا کار بکەن. من تەماشای زەمالەی ساڵانەی جیڤنینگ بۆ خوێندن لە بەریتانیام کردووە کە حکوومەتی بەریتانیا پاڵپشتی دارایی دەکات و دەیان قوتابی کوردی تێدا بۆ خوێندنی ماستەر و قوتابی زۆر زیرەکن. خەڵکی ئەوە دەتوانن سەرکەوتن بۆ ئەم هەرێمە بێن نەدی. سەرمایەکی گەورەی مرۆیی لێرە هەیە کە دواتانن لە داهاتوودا زیاتر ئەم هەرێمە پێش بخەن. بۆیە من گەشتبین و داهاتووی کوردستان گەشت دەبین و زۆر گەشتبینم بە داهاتووی پەیوەندیەکانی نێوان بەریتانیا و هەرێمی کوردستان و شتی زۆر هەیە پێکەوە دەتوانین بە دەستیان بهێنین. جەنابی کۆنسۆڵ بەڕێستان باسی ئەوەتان کرد کە تیوتەر بەکاردێنن لە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان چۆنیت بەتایبەت تیوتەر بۆ دروستکردنی پەیوەندی ڕاستە و خۆی زیاتر لەگەڵ خەڵکی کوردستان. زۆر سپاس بۆ پرسیارەکەت. بەس بۆ زانیاریتان تویتەری من تویتەر ڕێگایەکی نایە بە بۆ دروستکردنی پەیوەندی لەگەڵ خەڵک بە شێوەیەکی ڕاستەوخۆ بۆ ئەوەی زیاتر بزانی بۆ چوونی خەڵک چییە. ئەوەی زۆر ڕوونە بۆ من لە هەرێمی کوردستان خەڵک لە بەکارهێنانی تویتەر زۆر زیرەکن و بە پەلە دێنە سەر هێڵ و بۆ چوونی خۆیانت بۆ باز دەکەن. لە ڕێگەی تویتەرەوە بە ئاسانی دەتوانی لەگەڵ خەڵک تێکەڵاو بیت و بە شێوەیەکی ڕاستەوخۆ و بەپەلە پەیوەندیی گەرم و گوڕت هەبێت. تویتەر هاشتاگ تویتەر کورس پێگەیەکی نایە بە ئەگەر پامێکت هەبێت بە پەلە و ڕاستەوخۆ خەڵک بۆ چوونی خۆیان دەڵێن. بۆیە من تویتەر وەکو پێگەیەکی ڕادەربڕین و شێوازێکی ڕاپەرسی دەبینم کە دەتوانێت بزانیت خەڵک چۆن بیر دەکەنەوە. لە 2 هەفتەی ڕابردوودا من زیاتر لە 1200 فۆلۆوەرسم بۆ هاتوو و خوازیارم لە ئەندێکی نزیکدا ژمارەکان زۆر زیاتر بێت تاکو بتوانم بە شێوەی ڕاستەوخۆ لە ڕێگەی تویتەرەوە زیاتر لەگەڵ خەڵک قسە بکەم. زۆر سپاس بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە و دیداری بەڕێستان جێگەی شانازیە بۆ کوردستان 24. سەرچاوان بینەرانی بەڕێز بەم جۆرە کۆتایی بە هەفەیڤینی ئەم جارەمان دێنین لەگەڵ بەڕێز دەیڤد هەنت کۆنسۆلی گشتی شانشینی یەکگرتوو لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە هەولێر تا دیدارێکی تر تا هەفەیڤینیشی نوێ خواتان.